تابوتی گۆڕە شوێنەواریەکەی گوندی ماوان چی بەسەر هات؟ ساڵی ڕابردوو تیمەکانی بەڕێوەبەرایەتی شوێنەوار و کەلەپوری سۆران بە هاوکاری شوێنەوارناسە جیهانیەکان لە ئەنجامی کنە و پشکنین لە گوندی ماوانی سەر بە ناحیەس میلان توانیان تابوتێکی گلێنەی لەسەر شێوەی بەلەمێکی دروستکراوە بدۆزنەوە کە وێنەی خاچێکی لەسەر بوو. تیمە شوێنەواریەکە مێژوەکەی بۆ 1800 ساڵ پێش ئێستا واتە بۆ سەرەتای هاتنی ئاینی مەسیحیەت بۆ ناوچەنکە گەڕاندەوە، واتە بۆ سەردەمی ئیمپراتۆری ئەشکانی. ئەم ئیمپراتۆریەتە لە ساڵی 250 پێش لەدایکبوونی مەسیح تا ساڵی 224 زاینی لە زۆربەی ناوچەکانی ئێرانی هاوچەرخ، کوردستان، ئەفغانستان و پاکستان دەسەڵاتدار بووە. ڕۆشنا ئیبراهیم عوسمان لێکۆڵەر و مامۆستای مێژووی خەڵکی گوندی ماوان سەر بە ناحیەس میلان بۆ زاری کرمانجی دەڵێت باپیرم دوای ڕاپەڕینی ساڵی 1991 جارێکی دیکە ڕوو لە گوندەکەمان کردوتەوە و بۆ دروستکردنی خانوویەک لە کاتی کارکردن تابوتێک و چەند ئێسک و پرووسکێک بەدەردەکەوێت. ئەو کات لە پێناو پاراستنی شوێنەوارکە دیوارێکی لەسەر دروست دەکات، دواتر بەڕێوەبەرایەتی شوێنەواری سۆرانی لێ ئاگادار دەکاتەوە. ئەوانیش لە ساڵی 2023 کاری کنە و پشکنینیان تیادا ئەنجام داوە و تابوتێکی گلێنەی لەسەر شێوەی بەلەمێکی دروست کرا و دۆزرایەوە کە وێنەی خاچێکی لەسەر بوو. لە کۆتاییدا دەڵێت ئەوەی جێگەی پرسیارە دوای دۆزینەوەی تابوتی گۆڕەکە ئایا لە داهاتوودا بەرنامەی تیمەکانی شوێنەواری سۆران چی دەبێت و لە چاوەڕوانی دەرەنجامەکەی داین.